گرژی و ئاڵۆزیەکان لە شاری سلێمانی کۆتایی هاتوو. شەقامەکان پڕ بوونەوە لە ئۆتۆمبیل و هاوڵاتیان پەیتا دەچنە دەرەوە بۆ ئەوەی کاتێکی ئارام بەسەر بەرن. ئەوەی بەرەبەیانی ئەمڕۆ لە شاری سلێمانی ڕوویدا دڵی هەمووانی تەنگ کرد بە شێوەیە کە هاوڵاتیانی سلێمانی هەمووی هاواریان دەکرد و دەیان نووسی خوای سلێمانی پارێزە. ئەمە دڵتەنجی زۆری بە دوای خۆیان هێنا ئەو گرژیانی کە دروست بوو لە بەرەبەیانی ئەمڕۆدا، ئەو ڕوبەڕووبوونەوەی کە هەبوو لایەن هێزانمنیەکان و ئەو هاوڵاتیانەی لە ئوتێل لالەزاردا بوون. بەڵام دوای ئەوەی کە دۆخەکە هێور بۆتەوە، هاوڵاتیان پەیتا دێنە دەرەوە و سەردانی چێشخانە و ڕێستۆرانت و پارک و شوێنە گەشتیاریەکان دەکەن بۆ ئەوی کاتێکی ئارام بەسەر ببەن و هاوکات دەربچن لەو دۆخەی کە هەبووە لە بەرەبەیانی ئەمڕۆوە. ئەوەی کە هەیە لێسادا دۆخی شار ئارامە لە شاری سلێمانی و هیچ هێزێکی ئەمنی لەسەر شەقامەکەکان نابینرێت و هیچ بازگەیەک بوونی نییە. من کە قسەم لەگەڵ جێگری پارێزگاری سلێمانی کرد، باسی لەوە کرد دۆخەکە ئارامە و هیچ هێزێکی ئەمنی بوونی نییە. بازگەکان کراوان با ڕووی هاوڵاتیاندا دەتوانن هاتشۆی لێوە بکەن و هیچ ڕێگریەک لە هاوڵاتیان ناکرێت و ئەوەی کە هەیە لێسادا هاوڵاتیان دەیانەوێت لەو دۆخەی کە هەبووە لە بەرەبەیانی ئەمڕۆ و بەیانی ئەمڕۆدا دەربچن و کاتێکی ئارام بەسەر بن و سەردانی شوێنە گەشتیاریەکانی شاری سلێمانی بکەن. ئەوەی کە هەیە هەمووان پێکەوە دەڵێن خوایە سلێمانی پارێزە، ئێمە ژەڵین ئامین.